کوردستان گەلێک شوێنەواری هەیە کە شایانی ئەوەن بدۆزرێنەوە و توێژینەوەیان لەسەر بکرێت. ئەمڕۆ لە چەرمۆکە کۆنترین گوندی جیهانە چاوم بە پرۆفیسۆرێکی ژاپۆنی کەوتووە کە 5 ساڵە کار لەسەر شوێنەوارەکانی چەرمۆ دەکات. پێم خۆشە قسەی لەگەڵ بکەم بزانم چی دۆزیوەتەوە و دۆزینەوەکانی بۆ چ چاخێک دەگەڕێنەوە. بەڕێز ئاکیرا تسوناکی زۆر سپاس بۆم دەرفەتە، سپاس دەکەم کە سەرەڕای کارکردنت قسەمان بۆ دەکەیت، بەڕاستی بەرزی دەنرخێنم. سپاس بەخێر بێن. گوتت کە لە 2014ەوە لێرن و لە چەرمۆ کار دەکەن. چۆن بوو بڕیارتاندا کە یەکەم جار بێنە چەرمۆ کار بکەن؟ چونکە چەرمۆ بۆ ئێمە زۆر سەرنجڕاکێشە، لەبەرەوەی دێرینترین گوندی جیهانە، دێرینترین گوندی کشتوکاڵی جیهانە. جا بۆنەوەی سەردەمی من ئەمە شوێنێکی زۆر بەناوبانگە. بەڵام ئەوە هەبوو کە لە ساڵانی دەی 1970دا لەبەر گەلێک هۆی سیاسی هیچ تیمێکی بیانی نەیدەتوانی بێتە ئێرە. بۆیە بەداخەوە ناو گرنگی گوندی چەرمۆ لەلایەن شوێنەوارناسانەوە لەبیر کرا. هەر لە لای شوێنەوارناسان نا، بەڵکو لای هەموو کەسێکیش. بەڵام پێم خۆشە جارێکی دیکە لە تیشکێکی نوێدا لەسەر چەرمۆ بەشدار بم. جا ڕەنگە چەرمۆ گەلێک زانیاریمان لەبارەی سەرەتای کشتوکاڵی و شێوازی ژیانەوە بداتێ. ئەمە هۆیەکە کە لێرەین. ئێوە لە 2014ەوە لە نێوان ژاپۆن و هەرێمی کوردستان لە هاتوچۆدا بوون بۆی کە کار لەسەر ئەم شوێنەوارانی چەرمۆ بکەن. هەر تەنیا چەرمۆ نییە، بەڵکو شوێنەواری دیکەش هەیە. بەڵێ، شوێنەواری دیکەش لە کوردستان. بەڵێ بەڵێ. تا ئێستا سەرنجڕاکێشترین شت یاخود دۆزینەوە کە لە چەرمۆ بەدەستان هێناوە چییە؟ خۆشبەختانە هەندێک پارچەی مەڕمەڕیمان دۆزیونەتەوە کە لەوانەیە لەلایەن خەڵکی چەرمۆوە بەکارهێنرابن. ئەوانەیش هی سەردەمی بەر لە گڵکار و گۆزەگەرین کە لە ڕێگەی ئەو گۆزەگەریەوە زۆر شتیان دروست کردووە. جایەکێک لە جوانترینی ئەو شتانە دەفر و کەوچکی مەڕمەڕین. ئەوانە بە دروستی هیچ سەردەمێکن. ئەوانە هی 7500 ساڵ پێش زاینن، مانای وایە ئەوانە هی دەوروبەری 9000 ساڵ پێشەستان. باشە، کاتێک کە ئێمە گەیشتین بینیمان ئێوە کارتان لەسەر ئەم شوێنەوارە دەکرد. دەتوانیت کەمێک باسی بکەیت بە هیوان کە لێرە چی بدۆزنەوە؟ بۆ نمونە ئەمڕۆ هەندێک حەسیری زۆر جوانمان دۆزینەوە. یەکێک لە کرێکارەکانمان دۆزیەوە. ئەم حەسیرە زۆر هاوشێوەی هاوچەرخەکانە. کەواتە ئەوە مانای وایە بەر لە 9000 ساڵ پێش ئێستا خەڵک ئەو خەڵکانە دەستیان بە دروستکردنی ئەو جۆرە حەسیرانە کردووە و لە بەکارهێنانی ئەوانە و زۆر شتی هاوشێوەیان بەردەوام بوون. بۆیە گوندی چەرمۆ بە تایبەتی لە کوردستان، نەکرد تەنیا لە کوردستان بەڵکو لە ناوچەکانی دیکە، نەک تەنیا لە ڕۆژهەڵاتی نزیکیش بەڵکو لە جیهانیشدا ئاخێزگەی جیهانی هاوچەرخ و جیهانی کشتوکاڵی هاوچەرخە. باڵیۆزی ژاپۆن لە عێراق سەردانی ئێوەی کرد کاتێککە خەرکی کاکردن بوون و بەڕۆداوی گوتبوو کە لە پرۆگرامەکانی خوێندنی ژاپۆندا زیاتر لە 50 ساڵە باس لە گوندی چەرمۆ وەک یەکێک لە دێرینترین گوندەکانی جیهان دەکرێت. ئێوە تەنیا لە قوتابخانەکاندا لەبارەی چەرمۆ دەخوێنن یان لە زانکۆکانی ژاپۆن پرۆگرامی خوێندنی دیکەش لە کۆلێژەکان شوێنەوارناسی چەرمۆ دەخوێنن؟ بەڵێ، لە دەیەی 1970 یان 1970دا لە ژاپۆن چەرمۆ زۆر بەناوبانگ بوو. وانەی چەرمۆ و گرنگی شوێنەکە هەمیشە لەلایەن پرۆفیسۆرەکانەوە دەگوترایەوە. واتە ئێوە لە ساڵانی 1970کاندا لە ژاپۆن لەبارەی چەرمۆ دەتان خوێند؟ بەڵێ، شوێنەوارێکی زۆر گرنگ و زۆر بەناوبانگ بوو، نەک تەنیا لە ژاپۆن بەڵکو لە هەموو جیهاندا. بەڵام بەداخەوە دواتر ناوەکە لەبیر کرا لەبەرە هۆیەی
پێشتر بۆم ڕوون کردیتەوە. پرۆفیسۆر سوناکی، ئێوە چۆن دۆزینەوەکانتان بە حکوومەتەکانی ژاپۆن و هەرێمی کوردستان ڕادەگەێنن؟ واتە راپۆرتەکانتان بۆ زانکۆکانی هەرێمی کوردستان دەنێرن یاخود دایانێرن بۆ باڵێۆزخانەکانی خۆتان؟ ئایا دایاندەن بەلایەنە حکوومیە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان و گرنگترینیشیان زانکۆکان، چونکە ئێمە لێرە لە زانکۆ حکوومیەکان بەشی شوێنەوارناسیمان هەیە. ئەوان دەتوانن سوود لە دۆزینەوەکانتان وەربگرن؟ بەڵێ، بە دڵنیاییەوە ئێمە هەندێک راپۆرتی زانستیمان نووسیون و ئەنجامەکانمان لە گۆڤارێکی زانستیدا بڵاو کردوونەتەوە. ئەمە بۆ ئێمە گرنگترین شتە. هەروەها بە دڵنیاییەوە لە کۆنگرەی جیهانی شوێنەوارناسیدا باسمان کردووە. جا ئێمە هەندێک بەڵگەی نوێمان لەسەر چەرمۆ دۆزیونەتەوە و پێمان خۆشە شیکاری زانستی زیاتر لە گەلێک لایەنەوە لەسەر ئەم شوێنە بکەین، نەک تەنیا لەلایەنی شوێنەوارناسیەوە، بەڵکو لەلایەنی زەویناسی و زۆر زانستی دیکە لە نمونەی لێکۆڵینەوەی سیستەمی زانیاری جوگرافیانە کە پشت بە تەکنەلۆجیا زانستیە نوێیەکان ببەسترێت و پێمان خۆشە لە گەلێک لایەنەوە ڕووناکیەکی نوێ بخەینەوە سەر چەرمۆ. ئێستا شانبەشانی ئێوە چەند تیمی شوێنەوارناسی ژاپۆنی لە هەرێمی کوردستان کار لەسەر شوێنەوارە جیاوازەکانی بەدەر لە چەرمۆ دەکەن؟ ئێستا 3 تیمی شوێنەوارناسی ژاپۆنی لێرە کار دەکەن. جا ئێستا ئێمە 3 تیمی شوێنەوارناسین کە لە هەرێمی کوردستان کار دەکەین. Excavating the Neolithic or little bit later the Chalcolithic sites in the Saheli zone also. So we are now three archaeological teams working Kurdistan so on. لە هەواڵێکی ڕووداودا ئاماژەت بۆ داوە کە چەند ئێسکەپێکەرێکتان دۆزیوەتەوە ڕەنگە هی منداڵان بوو بن کە هەزاران ساڵ لەمەوبەر لەم ناوچەیە ژیاوە. دەکرێت زیاتر باسی ئەو ئێسکەپێکەرانەمان بۆ بکەیت؟ ئەوانە وەرزی پێشوو دۆزرانەوە کە ئێسکەپەیکەری منداڵی بچووک بوون. ڕەنگە ئێسکەپەیکەری 3 ساوامان لە شوێنەکەدا دۆزی بێتەوە، ڕەنگە لە ناوچەیەکی نیشتەجێبووندا بە خاک سپێردرابن نەک گۆڕستان. ڕەنگە دایک و باوکیان زۆر خەمبار بوو بن، بۆیە بە شوێنێکی نزیکی نیشتەجێبوون ناشتویانن. Very similar, very near that from their habitation areas. ئێوە تاوکو ئێستا بە پێی دۆزینەوەکانتان بۆ چونتان لەبارەی شێوازی ژیانی خەڵکی کە هەزاران ساڵ پێش ئێستا لەم ناوچێ ژیابوون چییە؟ ئێمە زۆر سەرسامین. زۆربەی کەلوپەلەکانی چەرمۆ هاوشێوەی ئەوانەی کانیساردن کە گوندێکی دیکەی ئێرەیە. کرێکارەکانیش خەڵکی ئەو دەشت و دەرەن. شێوازی ژیان لەوێش هەروەک ئەوەی شوێنەوارەکەی چەرمۆیە. جا ئەوە ڕوونە کە چەرمۆ بەر لە 9000 ساڵ توخمە سەرەکیەکانی ژیانی کشت و کاڵیانەی دامەزراندووە. جام توخمانەیش چەندین چاخ بەردەوام بوو. تۆ وەک شوێنەوارناسێک پێت وایە دەبێت ناوچێ شوێنەواریەکان هی هەر وڵاتێک بن چۆن پارێزگاریان لێ بکرێت؟ چۆن بپارێزرێن؟ پێت وایە دەبێت چۆن بپارێزرێن؟ حکوومەت بۆ پاراستنیان دەبێت چی بکات و چی بکات تاواکو و توێژینەوەی زیاتر لەسەر شوێنەوارەکان بکرێت؟ پێویستە حکوومەت ناوچە شوێنەواریەکان بپارێزێت. بۆ نمونە من ساڵانێک لە سووریا کارم کردووە. بەداخەوە زۆربەی شوێنەوارەکان و بەوەیشیانەوە کە کارم تێدا کردوون ئێستا بەهۆی شەڕی ناوخۆییەوە شێوێنراون. بۆیە ئاسان نییە کە لە دۆخێکی باشدا بپارێزرێن، بەڵام هەر پێویستە بیان پارێزین. پرۆفیسۆر سوناکی، ڕەنگە ئێستا زۆر کەس لە گرنگی شوێنەوار لە مێژوودا تێنەگەن. چۆن وایان لێ بکەین کە لە گرنگەکەی تێبگەن؟ گرنگی پاراستنی شوێن و کەلوپەلە شوێنەوارەکان لە هەموو وڵاتاندا چییە؟
بەڵێ بۆ نمونە ئێمە باسی هەرێمی کوردستان دەکەین. بۆ نمونە خەڵکی کورد لەسەر سەردەمانی زوودا ئەو ڕۆژنبیریەیان نەبووە. جا شوێنەوارناسی گرنگترین سەرچاوەیە بۆ تێگەیشتن لە شێوازی ژیانت و دەڕەچەڵەکت و لە مێژوویشت. ئیتراوە بۆ نمونە ئەگەر هەندێک مادەی پەیوەندیدار بە کوردەوە بدۆزیتەوە ڕەنگە بتوانیت تێبگەیت و دەتوانیت مێژوو بنیاد بنیتەوە. بۆیە ئەمە مانای وایە کە شوێنەوارناسی زۆر گرنگە، بە تایبەتی بۆ ئەو خەڵکەی ڕۆشنبیریان نەبوو بێت و جۆرە ڕۆشنبیریەکی مێژوویان نەبوو بێت. بۆیە شوێنەوارناسی بۆ هەموو کەسێک لێکۆڵینەوەیەکی زۆر بێکێشەیە، چونکە هەموو کەسێک هەندێک مادەی شوێنەواری جێهێشتووە. ئێمەیش هەموو شتێک جێدەهێڵین. ئەگەر هەندێک کتێبی مێژووی بخوێنیتەوە هەمیشە هەمویان ڕاست نین. بەڵام شوێنەوار ڕاستیە. بەڵێ ڕاستیە. ئایا پلانت هەیە کە سەردانی شوێنەواری دیکەی هەرێمی کوردستان بەدەر لە چەرمۆ بکەیت یان پێت باشە هەموو سەرنجت لەسەر چەرمۆ بێت؟ بەڵێ پێم خۆشە سەرنجم لەسەر چەرمۆ بێت. لە چەرمۆ چ شتێک زۆر سەرنجی ڕاکێشاویت کە بتەوێت لە تەواوی لێکۆڵینەوە توێژینەوەکاندا سەرنجی بخەیتە سەر؟ بەڵێ چەرمۆ لەبارەی سەرەتای کشت و کاڵەوە بەڵگەیەکی زۆر گرنگمان دەداتێ و چاوەڕێین بزانین لە داهاتوودا چی دەبێت. ئایا هانی تیمی دیکە دەدەیت کە بێن لە شوێنەواری چەرمۆ بکۆڵنەوە و توێژینەوەی شوێنەوار ناسانی لەسەر بکەن؟ ئیتر تیمی وڵاتانی دیکە بن یاخود حکوومەت دیاری بکات؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئەم شوێنەوارە بۆ هەمووان کراوە و هەر کەسێک پێی خۆشە لە شوێنەواری چەرمۆ بکۆڵێتەوە دەتوانێت بێت. پێت وایە هێشتا زۆرشتی دیکە لە چەرمۆ ماون کە بدۆزرێنەوە؟ بەڵێ پێم وایە هیواداریشم. دەکرێت لەگەڵم بیت بەنا ئەوەی کە ئەمڕۆ کردوتانە اینجا پێش گوتم کە حەسیرێکتان دۆزیوەتەوە. بەڵێ حەسیر. دەتوانین بچین بیبین؟ بەڵێ بەدنیاییەوە. ئەمە ئەو حەسیرەیە کە هەرم ڕۆ دۆزیمانەوە. ئەو دۆزیەوە. ئەو دۆزیوێتەوە؟ ئەو هەڵیکەند و دۆزیەوە. ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەمە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ نزیکەی 9400 بۆ 500 ساڵێک پێش ئێستا. دەتوانین دەستی لێ بدەین؟ بەڵێ. کاک ڕەمەزان تۆ دۆزیتەوە ئەو حەسیرە. ئەوە چۆنە توان دوای ینی لە شوێنێک دایبرن وەکو مۆزەخانوانیان بە هەر لێرە بەجێ بهێڵن؟ هەڵێگرێت دوایی چواردەوری پاک بکاتەوە ئێستا ئەیکاتە اینێکەوە ئەیبا هەڵێگری پێچێتەوە بۆی نەشکێت ئەیبات بۆ مۆزەخان. تۆ چەندێکە لەگەڵ ئەو ئیشەکەی؟ بەڵام تقریبن مانگە ناوی 20 شەیەکە. تا ئێستا شتی تری واتان دۆزیوەتە؟ قلەقلە هەیە بەڵێ هەیە لە 1-2 شوێنش دۆزیمانەوە بردی بەناو سیارێک. ئەوە هەر لەسەر ستایلی ئەوەیە کە ئێستا دروستەکرێت حەسیرانە. بەڵێ. یعنی ئەومانە ئەوەیە کە چەند هەزار ساڵ پێش ئێستا لەسەر ئەو شێوازە دروستکرا. بەڵێ. دەست خۆش. ئەمە ئاگردان بووە. ئاگردان و تەنووری دیکەیش لەم نزیکانە هەن. لێرە تەنورێکی باشمان دۆزیەوە. ئەمە شوێنێکە لێیەوە خەڵوز دەخرێتە ئاگردانەکەەوە. ئایا بۆ خۆگەرمکردنەوە بەکارهێنراوە یان بۆ چێشلێنان؟ بێت وایە ئاگردانەکە بۆچی بەکارهێنراوە؟
ئەمەش نزیکی ئاگردانەکانی دیکەیەوە ڕەنگە بۆ تێکردنی خەڵوز دانرابێت. ئاماژەت بەودا کە هەندێک ڕەهۆڵ هەن لێرە بەڵێ بۆچی پێت وایە کە ئەوانە ڕەهۆڵن لەو سەردەمەدا چۆن بەکاریان هێناوە؟ چونکە ئاخر دوێنێش دانەیەکمان لێرەدا دۆزیەوە شێوەی ئاژەڵیشمان دۆزیەوە. ئاویشتان لەگەڵ بۆ کە دۆزیوەتەوە ئەو ئەڵێت شێوەی ئاژەڵ لەسەر ئەو بەردە هەیە پەیکەرێکی بچووەکەوە لە شێوەی ئاژەڵ ئەلێرانیان بەڵێ چ جۆرە ئاژەڵێک بوو؟ شێوەی ئاژەڵ تاتە قوڕێکی شێوە ئاژەڵی بوو لە قوڕ دروستکرا بوو. پێت وایە کە بەدەست دروستکرابێت پەیکەرەکە؟ بەڵێ بەدەست دروستکراوە بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە بەدەست دروستکراوە ڕەنگە خەڵک یاریان کردبێت و ئاژەڵیان هێنابێت بۆیە شێوەی ئاژەڵیان دروست کردووە. اینجا قاچەکانیان شکاندبوون ڕەنگە بۆنەیەکیشیان هەبوو بێت بۆ گرتنی ئەو جۆرە ئاژەڵانە. ئێوە چۆن ئێرەپا ئەکەنەوە دوای بۆی کە خەڵک بیبینێ بزانێکەوە چ شوێنەوارێک بووە ڕۆژانە لێرە ئیشەکەین جا وردەوە دە بە پاچی بچووک ئیشەکان لێرە بێ هێواش بکرێشی ئەم شتانە بۆی شتێک بێ نەشکێتر ڕۆژانە هێواشەوە لێرە ئیشەکەین و قسەم پیاوانە بڵێن هەرچەکمان پێ بڵێن ئێمە ڕۆژانە ئیشی تێ دەکەین و ئێترەمان هەرچێ بڵێن ئێمە وای لێت. ئەگەر ئێرە پاکەینەوە ئەتوانین ئەو شکڵێکە لە سەرێتی بیبینین زیاتر؟ ئەوی کە ئاماژەی پێدا لێرەیە بۆ ئەوی کارە پەیکەرێکی بچووە دەبوو ئەو پەیکەرەکە ئێستا هەڵگیرە. ئەمە شوێنی پێچە شوێنی تەنور بێ ئەو ئەڵێ لاوانێ زۆرتر بوو بەکارهێنانی ینی کاتی ئەوی کە ئاژەڵێکیان بۆ ڕاوکردن هێناوە گۆشتەکەیان پارچە کرد بێ لێ.